ئەم دوو هێزە خەمی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستانیان لە کۆڵ ناوە. بە کەرکووک و سەرجەم ناوچە کێشە لە سەرەکانی تر هێزە بچووکەکانی تریش نەخاوەن سەنگن، نەخاوەن قورساین، نە کەسیش گوێیان لێ دەگرێت لە بەغدا. شاندی پارتی دیموکراتی کوردستان بۆ بارەگای مەکتەبی سیاسی لە کوردستانەوە کە دەچین بۆ بەغدا بۆ لەناو پرۆسەی سیاسیدا بۆ کوردستانیەکان پێکەوە بین هەموو ئەو لایەنانەی کە بەشدارن لە پرۆسەی سیاسیدا. پلانی ئێران لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆمار چی دەبێت؟ دەستشکاندنەوەکانی پارتی و یەکێتی لەسەر پۆستی سەرۆکۆمار دیار نییە دەرەنجامەکەی بەکوێ دەگا، بەڵام شاندێکی ئێرانیەکان لە هەوڵی ڕازیکردنی هەردوولان بۆ گەیشتن بە ڕێکەوتن لەسەر ئەو پۆستە. لە ئەگەری ڕێگنەکەوتنیشیان ئێران هەوڵ بۆ لەباربردنی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەدات. سەرچاوەیەکی ئاگادار بە 7 ڕۆژی ڕاگەیاند شاندێکی ئێرانی هاتوونەتە هەرێمی کوردستان و دەستیان بە کۆبوونەوە لەگەڵ بەرپرسانی پارتی و یەکێتی و حیزبەکانی دیکەدا کردووە. بە پێی زانیاریەکانی 7 ڕۆژ شاندەکەی ئێران لە حەسەن دانایفەر، نوێنەری تایبەتی ئیسماعیل قائانی، فەرماندەی فەیلەقی قودسی ئێران و عەبدوڕەزا مەسکەریان بەرپرسی قەرارگەی ڕەمەزان پێکهاتوون. شاندەکە لە ئێوارەی ڕۆژی یەکشەمەوە هاتوونەتە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی لەگەڵ پاڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی کۆبوونەتەوە. سەرچاوەکەی 7 ڕۆژ ڕایگەیاند ئامانجی یەکەمی شاندە ئێرانیەکە ڕازیکردنی پارتی دیموکراتی کوردستانە بەوەی کاندیدەکەی بکشێنێتەوە و پشتیوانی لە بەرهەم ساڵح بکات، بەڵام گەر لەوەدا سەرکەوتوو نەبوو هەوڵ بۆ پەکخستنی کۆبوونەوەی پەرلەمانی عێراق دەدات، ئەویش لە ڕێگەی تەواو نەکردنی ڕێژەی یاساییەوە. بە پێی دەستوری عێراق پێویستە سێ لەسەر چواری ئەندامانی پەرلەمانی عێراق کە 225 پەرلەمانتار دەکات لە ڕۆژی هەڵبژاردننی سەرۆکۆماردا ئامادەی دانیشتنەکە بن، ئەو کات دەتوانرێت سەرۆکۆماری عێراق هەڵبژاردننی بۆ بکرێت. بە پێی زانیاریەکانی 7 ڕۆژ ئەو شاندەی ئێران سەردانی هەریەکە لە یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ و کۆمەڵی دادگەریشان کردووە، داوایان لێ کردوون لەسەر پرسی سەرۆکۆماری عێراق بەشداری لە کۆبوونەوەی پەرلەمان نەکەن تا ڕێژەی یاسایی بۆ کۆبوونەوەکە تەواو نەبێت. لەگەڵ ئەوەشدا داوایان لێ کردوون پشتیوانی هەڵبژاردنەوەی بەرەم ساڵح بۆ پۆستی سەرۆکۆمار بکەن. تا ئێستا دیار نییە نەوەی نوێ پشتیوانی لە داواکاری شاندەکەی ئێران دەکات یان نا، بەڵام یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی دادگەری وەڵامی ئەرێنیان بە شاندەکەی ئێران داوەتەوە. لەگەڵەوەشدا ئێستا پەرلەمانتارێکی پێشووی کۆمەڵ و 2 پەرلەمانتاری دیکە لەسەر داوای بەرەم ساڵح لە بەغدان و کار بۆ ئەوە دەکەن دۆسی دوورخستنەوەی هۆشیار زێباری لە پۆستی وەزیری دارایی عێراق زیندوو بکەنەوە. هەرچی نەوەی نوێیە کاندیدێکیان بۆ پۆستی سەرۆکۆمار دەستنیشان کردووە، بۆیە شاندە ئێرانیەکە داوایان کردووە کاندیدەکەیان بکشێنەوە. هاوکات سەرچاوەیەکی باڵا لە سەرۆکایەتی کۆماری عێراق بە 7 ڕۆژی ڕاگەیاند ئێران دەیەوێت پۆستی سەرۆکۆمار بە هەر نرخێک بێت بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێت و بۆیە لە ڕێگەی ئەو شاندەوە هەوڵی ڕازیکردنی پارتی دیموکراتی کوردستان دەدەن. جیالەوە ڕۆژی دووشەممە مەحموود محەممەد وتەبێژی پارتی دیموکراتی کوردستان ڕاگەیەندراوێکی ڕەشائامێزی لەسەر دەرەنجامی کۆبوونەوەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڵاو کردەوە. هەر هەمان ڕۆژ ئەمین بابەشێغ وتەبێژی یەکێتی نیشتیمانیش وەڵامی ڕاگەیەندراوەکەی پارتی دایەوە. ئەمە لە کاتێکدایە هەردوو حیزب لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکاندا بانگەشەی یەکریزی کوردیان لە بەغدا دەکرد، بەڵام ئێستا لەسەر دابەشکردنی پۆستەکان و بە تایبەت پۆستی سەرۆکۆماری عێراق هەریەکەیان ئەوی دیکەیان بە تێکدانی یەکریزی کورد تۆمەتبار دەکات.